خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. پرسی خزمەتگوزاری ماوەیەکی زۆرە بەهۆی قەیرانەکان یاریێمی کوردستانەوە چەق بەستووی بەخۆیەوە بینیەوە و لە ناوچە جیاجیاکاندا لە هەندێک شوێنیشدا پێویستی بە هەوڵ و هیممەت هەبوو لە دەڤەری ڕاپەڕین کە دەڤەرێکی ئازادی خواز و پاڵپشتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک پێویستی لەو ناوچەیەدا هەیە. هەوڵەکانی ئیدارەی ناوچەکە بە پاڵپشتی حزب بەردەوامە بۆ چارەسەرکردنی پرسەکان. سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لە تەماسی بەردەوامدایە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بۆی بتوانێت بە هەمانجی هەموو لایەک چارەسەری گرفتەکان و خزمەتگوزاری بکەن لەو ناوچەیە. ئەگەر زۆرێک لە کەم هەیە یان کەمێک لە زۆر هەیە ئەوەش بخرێتە خزمەتی هاوڵاتیان و ئەو پرۆژانەی بربەستیان بۆ دروستکراوە بتواندرێت جێبەجێ بکرێت. لە دوای ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی بڕیاریدا کە ڕێگە بە هیچ کەسێک نادەن ماڵ و مڵکی گشتی بەکار بهێن و دەبێ بخرێتە خزمەتی خەڵکەوە. ئەمە هەندانێکی گەورەی بۆ دام و دەستگا حەزبی حکوومیەکان دروست کردو لە دەڤەری ڕاپەڕین کە بتوانن دەستکراوە بن لە خزمەتکردنی گشتی و ڕێگە بە هیچ کەسێک نەدەن کە ڕێگری بکات. پانۆڕامای ئەم شەو گفتوگۆ کات لەگەڵ بەڕێز هیواقەرەنی عەبدوڵڵا سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین، هەروەها لوقمان وەردی لە پسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین کە هەردوو بەڕێزان لە شاری ڕانیەوە و لە ئیدارەی ڕاپەڕینەوە لەگەڵمان. کاکی وام کاتت باش. ئەمەوێ باسی ئەوە بکەم کە ئێوە لە ماوەی ڕابردوودا بە قەیران وەکو باقی هەرێمی کوردستان بە قەیراندا تێپەڕیون. چیتان کردو بۆی بتوانن کە کەمێک لەو ئازارانە کەم بکەنەوە و بتوانن لە قەزاکانی ناوچەکە لە ناحیەکانی ناوچەکە لە گوندەکانی ناوچەکە خزمەت بکرێت. سپاس بۆ ڕێستان سڵاو ڕێز بۆ سەرجەم بینەرانی کورسات نیوز. هەروەکو بۆ خۆت لە سەرەتادا باست کرد کە دەتوانم بڵێم لە ساڵی ڕابردوو قەیرانێکی تاقەت فڕۆشیان و کۆمەڵێک کێشە و گرفت و ئاسەنجی زۆر و بەڕۆی هەرێمی کوردستان بووەوە. ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی گشتی لە سەرجەم هەرێمی کوردستان و بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕین ئاسەنجی زۆری بۆ دروست بێ. ئەو قەیرانە کاریگەری هەبوو لەسەر خۆی سێکتەرەکانی خزمەتگوزاری لە سنووری ڕاپەڕین. دیارێمە بە شێوەیەکی بەردەوام لەو کاتەوەی کە لە ئیدارەی ڕاپەڕینین و بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە سنوورەکەدا هەوڵمانداوە کە بتوانین کەم تا زۆر بەپێی ئەو دۆخەدارایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەپێی ئەو ئیمکانیەتی لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە درێژە بە کار و خزمەتگوزاریەکانی ئەو دەڤەرە بدەین. دیارە کار و خزمەتگوزاریەکانی کوردستان یاخود حکوومەت تەنها خۆی لە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری نابینێتەوە. هەموو ئەو سێکتەرانەی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیانە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێن پێویستی بە دابینکردن و پێویستی بە هیلاکی ماندووبوونێکی زۆر هەیە بۆەوەی بتوانین خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێت. بۆمە بەستە ئێمە بە پاڵپشتی ڕاستە و خۆی بەڕێز کاکوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەردوو کابینە کە باز لەوە دەکەم لە ساڵی 2018 دەستی واڵا کردین بۆ تەواوکردنی هەموو ئەو پرۆژانەی کە لە ساڵی 2014 بۆ هیچ قەیرانی دارایی وەستا بوون و خۆشبەختانە توانرا ئەو کات ژمارەیەکی زۆر لە پرۆژە و بەستەکانی ئەو سنوورە دەست پێ بکاتەوە و بکەونە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین. و لە کابینەی نۆش بە شێوەیەکی بەردەوام کۆنتاکتی هەبوو لەگەڵ هەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بتواندرێت بەلای کەمەوە ئەو ئاستەنگ و گرفتانە یاخود ئەو گرفتانەی کە لە بەردەمی سنوورەکەدا هەن بە شێوەیەکی گشتی و ڕۆژانە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە هەم لە کێشەی زەوی هەم لە کێشەی پاکردنەوە و خزمەتگوزاری شار و شارۆچکەکان هەم لە کێشەی پرۆژەکان لەگەڵمان لە کۆنتاکتدا بێ هەم خۆی هەم لە ڕێی نووسنگەکەی جەنابیانەوە بۆ ئەوەی کە بتواندرێت پرۆژە خزمەتگوزاریەکانی ئێرەکانە بە چەق بەستووی نەمێنەوە و بتواندرێت خزمەتی خەڵکی ئەو دەڤەرە بکرێت. و بە شێوەیەکی بەردەوام هەم سەرۆک بافڵ و هەم بەڕێز کاکوبا تاڵەبانی جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە ئێمە هەموو جود و هەوڵێکمان بۆ ئەوە بکە
خزمەتی خەڵکی دەبەری ڕاپەڕینکردن و خۆیان هەست بە گرنگی ڕاپەڕین و تێکۆشەری و ماندووی و خاوەن شەهیدی دەبەری ڕاپەڕین دەکەن. بۆیە بە شێوەیەکی بەردەوام تاکید لەوە دەکەنەوە کە پێویستە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی ئەو دەبەرە بکرێ و لەگەڵ ئەوەشدا هاوکار و پشتیوان ماونن بۆ لابردنی هەموو ئەو ئاستەنگ و ڕێگریانەی کە دێنە پێش لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکان یاخود لە جێبەجێکردنی خزمەتگوزاری بۆ ئەو دەبەرە. بۆیە دەتوانم بڵێم سەرباری بوونی قەیرانی دارایی لە ساڵانی ڕابردوو کەم تا زۆر لەو دەبەرەش خزمەتگوزاری پێشکەشکراوە، بەڵام کێشەکە ئەوەیە کە بەشێک لەو خزمەتگوزاریانەی کە ئەنجام دەدرێت تاک بە تاکی هاوڵاتی هەستی پێنا. بە نمونە من لە کاتی ئێستادا لە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا نزیکی بای 45 میلیارد دینار پرۆژە لە سنووری ڕاپەڕین کە لە دوو پرۆژەدا خۆی دەبینێتەوە تەواو بوون و یەکێکیان لە چەند ڕۆژی ئایندەدا تەواو دەبێت، یەکێکیان چەند مانگێک کە تەواو بخۆتەوە خزمەتی هاوڵاتیانی دەبەری ڕاپەڕین کە ڕاکێشانی هێڵی پەستان بەرزی کارەبای بازیان ڕانیە کە لە ماوەی دیاریکراوی خۆیدا تەواو بوو. ئەو کات بەڕێزکا قوبات تاڵەبانی بۆ دانانی بەردی بناغی هات و پرۆژەکەی تریش پرۆژەی کردی دەربەندە کە پرۆژەیەکی گرنگی استراتیجیە بۆ ئەو دەبەرەوە نزیکی 12 میلیارد دینار پێچووی ئەو پرۆژەیەوە بە شێوەیەکی بەردەوام لەسەر ڕاستپاردە و فەرمانی بەڕێزکا قوبات تاڵەبانی نەختینە بۆ ئەو پرۆژەیە دابینکراوە بۆی بتوانرێت کارەکانی بەباشی بەڕێوە بڕواوە. خۆشبەختانە لە چەند ڕۆژی ئایندەدا ئەو پرۆژەیە بە تەواوەتی دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی دەبەری ڕاپەڕین کە من لێرە بە جێ خۆیەکی سوپاسی ڕێزکاوی پێکمانپان بەڕێوەبەری گشتی بانکی هەرێمیش بکەم کە لەسەر بڕیار و ڕاستپاردەی کاقوبات هاوکار و پشتیوانێکی باشی پرۆژەکانی ئێمە بوو. و ئێمە لە ساڵی 2022 گوشمەیەک پارە تەرخان کرا بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە لە سەرجەم شار و شارۆچکەکانی سنووری ڕاپەڕی وەکو پرۆژەی پەرێپێدانی هەرێمەکان و ئەو گوشمەیەکە 18 میلیارد دینار بوو بە شێوەیەکی یەکسان لەسەر هەموو ناوچەکاندا دابەشکراوە و تواندراوە دەست بکرێت بە کۆمەڵێک پرۆژەی گرنگ. توانیمانە چەند پرۆژەیەک تەواو بکەین، بەڵام بە دروستبوونی قەیرانی دارایی یاخود بە کەمبوونەوەی سیولەی نەقدی دەتوانم بڵێم لە ساڵی ڕابردووە دوای وەستانی نەوتووە ئەو کێشە و گرمە و ئەو گرۆبەردانەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق دروست بووە کە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدابینکردنی موچە وەکو پێویست ئەو پرۆژانە بەڕێوە نەڕۆشتن بۆ ئەو مەبەستا هاوڕێ لەگەڵ ڕێزکا لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی بەڕێزکا قوباتمان کرد بۆ ئەوەی کە جارێکی تر بەرچاوڕوونی بدەینەوە ئەو گری و گرفتانەی کە لە سنوورەکەدا هەیە لەگەڵی باس بکەین و لە ماوەی گفتوگویەکی 2 سەعاتیدا کە زۆر بە وردی شەنوکەوی سەرجەم گرفت و کێشەکانی سنووری ڕاپەڕینکە و جەنابیان جارێکی تر هەم بەڵێنی دەستگیرۆیی و دەستگرتنی ئیدارە ڕاپەڕینیدا بۆ ئەوەی کە ئەو پرۆژانەی کە بەهۆی سولەی نەقدی و ئاستەنجیان بۆ دروست بووە بەپێی ئەو دۆخەی کە لە بەردەمە بتواندرێت ئەو پرۆژانە درێژیان پێ بدرێت ئیدامیان پێ بدرێت دەست بەکار ببنەوە کە پرۆژەی گرنگی وەکو شەقامی شەزمەتی قەڵازەی تێدایە و کۆمەڵێک پرۆژەی تریش لە هەڵشەوە تا دەگاتە شکارتە لە هەموو ئەو شوێنانە پرۆژە هەیە و کاکیوە مەسەلەن ئەگەر بێت و گوژمەیەکی باش پارە لە بەردەستان هەبێ مەسەلەن پرۆپۆزەڵ یان ئامادەکاری کرا بۆ هەموو ئەو پێداویستی و ئەو پرۆژە استراتیجی و پرۆژە غێر استراتیجیانەی کە لە ناوچەکەدا پێویستێتی؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە ئامادەکاری پێویستمان کرد. ئێمە لە 2023 کۆمەڵێک پرۆژەی ترمان ئاڕاستی وەزارەتی پلاندان ناکردەوە و کات ژمارەیەکیان پێداین بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەین بۆ پرۆژەی پەرێپێدان، بەڵام بەداخەوە ئەو کات نەتواندرا بودجە دابین بکرێەوە لە کاتی ئێستادا بۆ ساڵی 2024 ڕقەمێکی تریان بە ئێمە داوە کە بژمەیەکە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی دەبەری ڕاپەڕین و بودجەی پەرێپێدان ئامادەکراوە و ئێمە ئامادەکاری پێویستمان کردووە. گرنگەوەیە کە لەگەڵ تەرخانکردنی ئەو بڕپارانەوە هەوڵ بدرێت کە بۆ ئەوەی کە بەڵێندەریش بتوانێت پرۆژەکان وەربگرێەوە متمانەی هەبێت لەوەی کە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکاندا گرفتی دارایی بۆ دروست نابێت. گرنگە ئەو بڕیارانە کە دەدرێت ڕاستەکەی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە ئەو گوژمەیە لە بانکەکان دابین بکرێت یاخود مانگانە لە داهاتی سنووری ڕاپەڕین بنمونە من باز لەوە دەکەم گوژمەیەک جیا بکرێتەوە بۆ ئەو پرۆژە خزمەتگوزاریانە کە ئێمە دەتوانین لێرە خۆمان هەم باش ئیدارەی بدەین هەم پرۆژە خزمەتگوزاریەکانیش بەڕێوە ببیت و دیارە ئێمە لە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەردەوام وامان کردو بەشێک لە داهاتی سنووری ڕاپەڕین لەو داهاتانەی کە هەبووە
لە خزمەتی پرۆژەکانی مەملکەتدا سەرفمان کردوێتەوە بۆیە ئەو ساڵیش ئەگەر دەستکراوەمان بکەن بە دڵنیایی ئێمە دەتوانین بە بەشێک لە داهاتەکە من ناڵم خۆی داهات لەبەرەوەی هەموو لایەکمان باش دەزانین گرفتی موچە گرفتێکی گەورەیە و لە ساڵی ڕابردوو گرفتی گەورە بۆ موچە خۆران دروست بووە بۆ ئەم ساڵیش پرۆسەی خوێندنی پەکتەست کە خۆشبەختانە ئەمڕۆ دوای کۆبوونەوەی بەڕێزکاکوبا تاڵەبانی لەگەڵ بەشێک لە مامۆستایانی ناڕازی و ئێمەش دەستە ڕۆژی ڕابردوو لە گفتگوی بەردەوام بووین لەگەڵ مامۆستایانی ناڕازی ئێستا هەم پرۆسەی خوێندن بە شێوەیەکی باش لە سنوورەکەدا دەستی پێ کردوێتەوە بەڵام ئەو هەوڵەی ئەوڕۆ کە جێگەی دڵخۆشیەوە هیچ ئەگەرێک نامێنە لە بەردەمی دەستێکردنەوەی پرۆسەی خوێندن بەداخەوە کە زۆر دواکەوت ئومێد دەکەین کە ئەو دیاردەیە دووبارە نەبێتەوە بۆیە بەشێک لە بەدڵنیایی داهات هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری پێویستە بۆ تەواوکردنی موچە لەگەڵیشیدا خزمەتگوزاری زۆر پێویستە. بەڵێ کاکیواتە چەند هەوڵتان دا و کاراسانی بۆ کەرتی تایبەت بکەن کە بێتە ناوچەکە و بتواندرێ ئێوە پاڵپشتی بکەن و ئەویش بتوانێت لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژەوە هەلی کار دروستکە لە دەڤەری ڕاپەڕی. بەڵێ دیارە لەسەر پرۆژەی وەبەرهێنانیش لە سنوورەکەدا بەداخەوە لە ساڵانی ڕابردوو هەموو ئەو دۆخانەی کە لە سنوورەکەی ئێمە هەبوو دۆخە تایبەتی کە لە سنووری ئێمەدا هەبوو بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانیش کەمتر خەڵکی مستەسمیر و خواپێدا و ئامادەیی هەبوو کە لە سنووری ڕاپەڕین پرۆژەی وەبەرهێنان دیارە بۆ مەبەستا ساڵی ڕابردوو لە مانگی 6 بزابط لە 14 بەڕێز کاکوباد لە نووسینگەی تایبەتی خۆی لە هەولێر کۆبوونەوەیەکی ڕێکخست لەگەڵ سەرجەم ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەستن بە پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری ڕاپەڕین لە ئیدارەی ڕاپەڕین لە شارەوانیەکان لە وەبەرهێنان لە نەخشەدانان لە هەموو ئەو دایرانەی کە پەیوەستن بەو بابەتە کۆبوونەوەیەکی ڕێکخست و لەوێدا دوو بابەت پەرەکە یەک هەموو ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمی وەبەرهێناندا لە سنووری ڕاپەڕین هۆکارن کە تا وەبەرهێنان وە شێوەیەکی باش لە سنوورەکەدا گەشەی نەکردووە و بەشی دووەمیشی پاڵپشتی پشتیوانی جەنابیان بۆ ئەوەی کە لە ئایندەدا هەموو ئەو ڕێگیری و تەدەخولانەی کە لە سنوورەکەدا بۆ گرفت دروستکردن بۆ وەبەرهێن و بۆ پرۆژەکانی وەبەرهێنان دروست دەکرێت دەستکراوی کردین کە بە هیچ شێوەیەک ئەو بابەتانە قبوڵ نییە بۆیە دەتوانم بڵێم ئێمە لە ساڵی ڕابردووەوە لە دوای ئەو کۆبوونەوە بۆردێکمان پێکەناوە لێرەوە ئەو بۆردە بە شێوەیەکی بەردەوام لە گفتوگۆدایەوە دەتوانم بڵێم وەبەرهێنان لە سنوورەکەدا سەرباری ئەو هەموو گرفتە سیاسی و ئابوووریەکە لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەدا هەیە هەنگاوی باشی بڕێەوە دیارەوەش بە پاڵپشتی پشتیوانی بەڕێز کاکوباد تاڵەبانی و ئومێد دەکەین کە ئەم ساڵ بە تایبەتی لە ساڵی 2024 کۆمەڵک پرۆژەی زۆر استراتیجی گرین کە ببێتە هەم زیاتر بەرەو پێشچوونی دەڤەری ڕاپەڕین و بە تایبەتی لە بواری گەشتیاری و لە بواری خزمەتگوزاری و لەگەڵیشیدا دەرفەتکاری زیاتر بۆ گەنجانی ئەو سنوورە دروستکە کۆمەڵک پرۆژەی زۆر باش لە بەردەستدایە و کاری جدیان لەسەرکراوە لەگەڵ ئەوەشدا دەبێتە هۆکارێک بۆ پوشانەوەی خزمەتگوزاری گشتیش لەگەڵ ئەو پرۆژەوە ئیستیسماریانەدا بە دڵنیاییەوە هۆکار دەبێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری گشتیش لە سنوورەکەدا لە ڕێی پرۆژەکانی وەبەرهێنان. بەڵێ کاکیوە کاقوباد وەک جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تا چەند بە خەم کێشەکانی ئێوەیە مەسەلەن بەوردی گوێ لە کێشە و گرفتەکانی ئێوە ئەگرێەوە بۆ پاڵپشتە بۆ چارەسەرکردنی کێشەکانتان هەروەکو لە سەرەتادا ماسم کرد ینی بە شێوێکی بەردەوام کاقوباد لە هەموو ئەو گرفت و ئاسەنگانەی کە ئێمە ئاگاداری دەکەینەوە بە شێوەیەکی ڕاستە و بێ دواکەوتن لەگەڵمان لە سەرخەتەوە هاوکار و پاڵپشت و پشتیوانێکی زۆر بە دڵنیاییەوە ئەگەر پاڵپشتی پشتیوانیەکانی ئەو نەبایە لە بۆ دۆخە دارایی کە هەیە بۆ دۆخی کە هەرێمی کوردستانی تێدا هەیە نەدەتواندرا ئەوەی کە هەشە وەکو خۆی بمێنێتەوە بۆیە بە شێوەیەکی بەردەوام تاکە تەکیدی ئەو لە ئێمە ئەوەیە ئێمە خزمەتی خەڵک بکەین و لە هەموو ئەو ئاستەم بوو گرفتانەی کە ڕوڕوشمان دەبێتەوە ئەو ئاگادار بکەینەوە بۆی هاوکار و پاڵپشتێکی باشمان بێت لە دوهەمی کۆبوونەوە کە چوارشەمی ڕابردوو وەکو باسم کرد هاوڕێ لەگەڵ بەڕێز کاک لوقمان لە لای بووی ینی هەم دەستکراوەی کردین و هەم دڵنیایی پێداین لەوەی کە ئەوەی کە لە ڕابردوودا کردوێتی زیاتر لە ڕابردوو لەگەڵمان دەبێت پاڵپشتمان دەبێت پشتیوانمان دەبێت و بە دڵنیاییەوە ئەو پشتیوانیش هاندەرێکی زۆر گەورە و گرینگە بۆ ئێمە کە بتوانین باشتر خزمەتی خەڵکی دەبەری ڕاپەڕین. زۆر باش کاکیوە لەگەڵمان مێنەرەوە چەند خولەکێکی تر ئێستا کاک لوقمان وەردی لێ پسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین ئامادەیە کە بەڕێزیان لە ڕاپەڕین لە ڕانیەوە لەگەڵمانە کاک لوقمانم کاتت باش
سەرۆک بافڵ جەلال تاڵبانی لەگەڵ لێپرسراوی مەڵبەندەکان لە هەفتەی ڕابردوو کۆبەوە و ئێوەش بەردەوام هەم کاک قوباتان بینیوە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک بافڵتان بینیوە تا چەند دەستکراوە کراون بۆیە هەر کەسێک هەر ڕێگریەک هەبێ لە بەردەم پرۆژەکان بتوانن ئێوە دەستکراوە بن هاوشان لەگەڵ سەرپەرشتیاری دار ڕاپەڕین و دام و دەستگاکانی حکوومەت لە ناوچەکە بۆ خزمەتکردنی دەڤەری ڕاپەڕین بەگشتی. بەڵێ سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات نیوز. بێگومان ئێمە لە ڕاستپاردنمان لەلایەن جەنابی سەرۆک بافڵ تاڵبانی بۆ بەرپرسیارەتی مەڵبەندی ڕاپەڕین ڕایگەیان کە دەبەری ڕاپەڕین باسکی بەهێز و لەشکان ناهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستانە و ڕاپەڕین بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان قەڵایەکی لەشکان نەهاتووە بۆیە ئەبێ بە خزمەتکردنی ئەم دەبەرە وەڵام دەرەوەی هاوڵاتیانی خۆشەویستی دەبەری ڕاپەڕین بین و ئێمەمانانی ڕاستپار بۆ ئەوەی باشترین پەیوەندیمان لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت کۆمەڵانی خەڵک و تێکۆشەرانمان لەم دەبەرە پێشمەرگە دێرینەکان ڕێخستنە دێرینەکان کەمەندامانی سەنگەر هەواڵانی فەرماندا شخصیت و کەسایەتی کۆمەڵایەتەکان لە دەبەری ڕاپەڕین هەبێ بۆ ئەوی بتوانین هەمومان هەماهەنگ و هاوکاری یەک بین بۆ ئەوی بتوانین باشترین خزمەت پێشکەشی دەبەری ڕاپەڕین بکەین. بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵانی ڕابردوودا ژمارێکی زۆر لە پرۆژەی خزمەتگوزاری بە نیوەچڵی کاریان تێداکرای و لەم دەبەرە با بڵێن تاو نەکراون. ئێمە لە دەست بەکاربوونمانەوە لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت هاوکار و هەماهەنگ بووینە بۆی ئێمە بتوانین بە پێشکەشکردنی سەرنج و پێشنیارەکانمان لە دەرەوەی حکوومەت هەوڵ بدەین پشتیوانێکی بەهێز بین بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەشکەین و بە هەر هاوزەمان لەگەڵ ئەوە هەر کەسێک کە ئەگەر بیەوێ ڕێگری بکات لە جێبەجێکردنی پرۆژەیەک یاخود دەستخستنە ناو دام و دەستگاکانی حکوومەت بێگومان ئێمە ڕێگەی ئەمە نادەین و ئێمە خۆشمان هاوکار و پشتیوانی دام و دەستگاکانی حکوومەتین دام و دەستگاکانی حکوومەتیشی خۆیانەکەن و ئێمە لە دەرەوەی دام و دەستگاکان پشتیوان و هاوکاریانین بۆیە ئێمە بەردەوام لە دوای دەست بەکاربوونمانەوە چەند جارێک جەنابی سەرۆک بافڵمان بینیەوە و چەند جارێک جەنابی کاک قوبات تاڵبانی جێگری سەرۆک وەزیران یا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانمان بینیوە هەمیشە لە دیدارەکانماندا جەخت لەسەر پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری کراوە کە دوادیدارمان چوارشەمەی ڕابردوو لەگەڵ جەنابی سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین بەیەکەوە داوا و داخوازیەکانی خەڵکی دەڤەری خۆشەویستی ڕاپەڕین لە بژدەر و لە بتوێن ئاراستەی جەنابی کاک قوبات کرا و هەموو پشتیوانی و هاوکاریەکی خۆی دەربڕی بۆ ئەوی بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکەین لەم دەبەرە وەکو تاکی دەکەمەوە لە قوربانیدان لە خەبات و تێکۆشان لە ڕۆژە سەختەکاندا لە پێشی پێشەوە بووە و زۆرترین شەهید لەم دەبەرە هەیە کە زیاتر لە 5,000 شەهید زۆرترین کەمەندامی سەنگەر پێشمەرگەی دێرین ڕێخستنی دێرین و ئەم ناوچەیە لە سەردەمی ڕژێمی ڕابردوودا دووچاری وێران و کاولبوون هاتووە و شایستەی ئەوەیە کە باشترین خزمەتگوزاری پێشکەشکرێت بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە تاکی دەکەمەوە کەەوە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی گرنگ لەم دەبەرە نەتوانرایە تەواو بکرێ ئێمە لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ قایمقامەکان لەگەڵ ئیدارەی ناوچەکە لە هەماهەنگ و هاوکاری داینە بۆ ئەوی بتوانین بە هیممەتی و پشتیوانی جەنابی سەرۆک بافڵ و پشتیوانیکردنی کاک قوبات بتوانین بەشێکی گرنگ لەو پرۆژانە هەوڵی چارەسەرکردنیان بۆ بدەین. بەڵێ ئەمڕۆ ئێوە پاڵپشتی دام و دەستگاکانی حکوومەتتان کردو بۆ ئەوەی فەتحی ڕێگایەک بکرێت و کە بووە گرفت مەسەن هەر شارە و یان هەر ناوچەیە خۆی ئازاری خۆی دەزانێت بەڵام ئەمە گرفتێک بوو سیمایکی ناشرین بوو لە دەڤەرەکە مەسەن سۆشیال میدیا ئەوانەی کە یار و نێیارن دەستخۆشیان لێکردن مەسەن ئەمە لە چیەوە دێتەوە ئەمە چیتری بە دواوە بێت کە پاڵپشتەکانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بگاتە ڕاپەڕین و پاڵپشتیەوە بکاوە بە هەمانجی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت و پاڵپشتی جێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەوی بتوانن ئەوەی کە ئەتواندرێت بکرێت جێبەجێ بکرێەوە ئەوەی پرۆژی استراتیجیشە ئەکی دەبێت چاوەڕێی بوو جە و یان پارەیە بکەن بۆ چارەسەرکردن و جێبەجێکردن. داخەوەکو من ئاماژەم پێکرد لە ماوەی ساڵانی ڕابردوودا کۆمەڵی پرۆژە لێرە بە تەواو نەکراوی ماونەتەوە و بەشێکیشی لە ڕاستیدا
زەمانێکی دوور و درێژە لەم ناوچێ ماونتێکێک لەوانە تەواوکردنی بەشێکی لە جۆتسایی دینێوان ڕانی سەرکە بکان بووە کە بەشێکی ئەمڕۆکاری تێداکرێ بەشەکەی دووەمی کار لەسەرەوەکەین کە ئینشاڵە لە ئایندەیەکی نزیکدان بە شەشتەوە بکرێ و بابەتی جۆتسایی دینا و بازار کە زیاتر لە 12 ساڵە بەشێکی تەواو کراوە بەشێکی کەمی ماوە ئەم بەشە کەمەی ماوە بەهۆی پاتنە پێشی قەیرانی دارایی کێشەی ئیستیملاک و قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی هەبووە بەڵام ئەمە بابەتێکە خزمەتگوزاری گشتیە و ئەمە مەسلحەتی گشتی و چاکەی گشتی تێدا بۆیە ئەمە ناکرێت لەمە زیاتر دوا بکەوێ ئەبێ ئەم پرۆسەیەش تەواو بکرێ بۆیە ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەماهەنگ و هاوکارین تاکی دەکەمەوە لەگەڵ خاوەن مڵکەکان لە گفتوگۆ داینە بۆ ئەوی هەوڵ دەین ئەوانیش مەسلحەتی گشتی و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن بۆی ئەم جۆتسایی دەی ناو بازاریش هاو شان لەگەڵ ئەوە بەشەی کە ڕێگای نێوان ڕانیە سەرکەبکان بوو تەواو بکرێ بێگومان لە پاڵ ئەمەدا پرۆژەی شەستیمان هەیە پرۆژەی جوتساییدی چلمەتریمان هەیە کێشەی ئاوی دەربەندی ڕانیە هەیە و کێشەی گرفتی نەخۆشخانەکەش هەیە ئەمانە هەموو ئەو کارە لە پێشینانن کە ئێمە هەماهەنگ و هاوکارین و پشتیوانی ئیدارەی سربەخۆی ڕاپەڕینین بۆ ئەوەی بتوانن کارەکان باشترین خزمەتگوزاری پێشکەش بکەن تاکی دەکەمەوە ئێمە هەردوو لامان هەم حیزب لە دەرەوە پشتیوانە بەبێ ئەوەی دەست وەربداتە کاروباری حکوومەت هەم لەلایەشتر وەکو یەکتیم هاوکار و هەماهەنگین بۆەوەی بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەش بکەین و ڕێگری بکرێت لە هەموو ئەو بربەستانەی کە بوونەتە لەمپەر لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکان منوێت بابەتێکی تریش هەیە ئیشارەتی پێ بدەم کە ئەویش ئەوەیە لە داهاتوودا و هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانیە لە قەڵاتزە لە چوارقوڕنە لە حاجیەوە لە نەحیەکانی بدرێتە مستەسمیرێک ئەبێت لە بەرامبەر ئەوەدا پرۆژەیەکی خزمەتگوزاری پێشکەش بە هەمان شار بکەوە تا گەر بەیانی پارچە زەویەک لە قەڵاتزە بۆ بابەتی وەبەرهێناندرا مستەسمیرەکە بێت لە بەرامبەر ئەم پارچە زەویە مستەسمیرەکە پرۆژەیەکی خزمەتگوزاری لە شارەکە جێبەجێکرا ئەمە بۆ ڕانیۆ بۆ چوارقوڕنەوە بۆ حاجیەوەش ڕاستە بۆیە ئێمە جۆرێک هەماهەنگی و هاوکاری لە نێوان دام و دەستگاکانی حیزب و حکوومەت هەیە بۆ ئەوەی هەوڵ بدەین ئێمە بە پێشکەشکردنی پێشنیارمان بۆ دام و دەستگاکانی حکوومەت و بە پشتیوانیکردنمان لە دەرەوە و بەبێ دەستێ وەردان لە کاروبارەکانیان هەوڵدەین خزمەتێک پێشکەشی ئەم دەبەرە خۆشەویستە بکەین کە لە ڕاستیدا شایستەی ئێوەیە هەزار بە قاتی ئەمە خزمەتی پێشکەش بکرێت تاکی دەکەمەوە ئێمە بەردەوامی لە پەیوەندی هەم جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی ئێمەی ڕاست پاردووە بۆ ئەوی پشتیوانی دام و دەستگاکانی حکوومەت بین و ڕێگری بکەین لە هەموو ئەو کەسانی کە ئەگەر بیانەوێ بربەست لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکانی حکوومەت دروست بکەن هاوزەمان لەگەڵ ئەوە جەنابی کاقوبات لە نزیکەوە خۆی چاودێری جێبەجێکردنی تەواوی هەنگاوەکانی تەواوکردنی پرۆژەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەم دەڤەراکە کاک لوقمان زۆر جارە وترێکە حەزب دەستوەردانەکە لە کاری حکوومەت بەڵام لە پەیامەکەی سەرۆک بافڵدا باسی لەوە کرد کە هیچ کەسێک چ بەرپرسی حکومی بێ حزبی بێ نابێت شوێنەکەی بۆ خۆی بەکاربێنێت ئەو پاڵپشتیەی ئێوە بەبێ دەستوەردان چەند گرنگە بۆ مۆدلێکی واکە واقع حاڵێکێ لە هەرێمی کوردستان کە حزب لە زۆر جومگەدا باڵادەستە وەگەر سەپۆرتی حکوومەتی خۆجێ یان گشتی نەکات ناتوانێت بە پێوە بۆستێ وەکو پێویست ڕەنگە ڕێگری بۆ دروست بێت ڕەنگە کەسانێک هەبێت کە خۆیان بە حزبی بزان ڕێگری بۆ دروست تا چەند بەو بڕیاری سەرۆک بافڵ ڕێگری یان دەستکراوە بوون کە هیچ کەسێک نەتوانێت لە هەر ئاستێک بێ ڕێگری لە پرۆژێک یان پرۆژێک بۆ خزمەتی شخصی خۆی بەکاربێنێت ئێمە هەر لەگەڵ بڕیاری جەنابی سەرۆک بافڵ و لە مەراسیمی ڕاستپاردنمان بۆ دەست بەکاربوونمان وەکو بەرپرسی حیزبی لە دەبەری ڕاپەڕین بێگومان ئێمە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی خۆجێیی لەگەڵ ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین بەیەکەوە هەماهەنگ و هاوکار بووینە بۆ ئەوەی هەر کەسێک لە هەر پلەی و پایەکی حیزبی دابێت ئەگەر بیەوێ پێگە و مەکانەتی خۆی بۆ بواری شخصی یا بۆ ڕێگریکردن لە پرۆژەیەک یا بۆ فشار دروستکردن بەکاربێنێ ئێمە بە هیچ شێوەیەک قبول ناکەین خۆشبەختانە لە ڕۆژی دەرچوونی ئەم بڕیارەوە تەواوی کادرەکانمان لەم دەڤەرە پابندن بە بڕیارەکانی جەنابی سەرۆک بافڵ و فەرماندە حەسکەریەکان پشتیوانن بۆ دام و دەستگاکانی حکوومەت و ئێمەش لە دەرەوە تاکی دەکەم
پشتیوانین بۆ جێبەجێکرد بۆ ڕایکردنی کاروبارەکانی حکوومەت وەکو خۆی پێشکەشکردنی خزمەت گوزاری و ئامادەیژی مەشمان دەربڕیوە بۆ ئەوەی ڕێگری لە هەموو ئەو کەسانە بکەین ئەگەر خوا نەخواستە بیانەوێ پێگە و پایەی حیزبی یا سەربازی بەکاربهێنن بۆ ڕێگریکردن لە جێبەجێکردنی پرۆژەیەک یاخود ئیستیغلالکردنی بۆ مەرامی شخصی. خۆشبەختانە ئەم زاهیرە و ئەم دیاردەیە لە دەڤەری ڕاپەڕین بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوە و دام و دەستگاکانی حکوومەت ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین کاروبارەکانی خۆی ڕایی ئەکا. ئێمەش لە دەرەوەی کاروبارەکانی ئەوان پشتیوانی بەهێزیان و بێگومان پشتیوانی لە جێبەجێکردنی ئەرکەکانیانەکەین. بەڵێ کاک لوقمان لەگەڵمان بمێنەرەوە. کاک هیوا مەرزی چێلێک کە مەرزێکی نێودەوڵەتیە لە ناوچەکە چەند ئێستا ئیشەکانی ڕایی ئەکرێ و خەڵک دەتوانێت هاتوچۆ هەم شخصی و هەم بازرگانی بکە و تا چەند لە پلانتاندا کە بیخەنە خزمەتی مەنتیقەکە چ قەزای پشدەر بێت چ قەزای ڕانیە بەیان قەزای حاجیاوە بەیان هەموو دەڤەری ڕاپەڕین. دیارە مەرزی شێلێ پێشتر لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانیەوە کاری تێدا هەبووە بەڵام ساڵی ڕابردوو لە مانگی سێدا لە سەفەرمانی بەڕێز کاکوبار تاڵەبانی دوای ئەوەی کە داواکاریەکی زۆری خەڵکی ئەو دەڤەرە هەبوو بۆ ئەوەی کە بتواندرێ هاتوچۆی گەشتاریش لەو مەرزەدا بکرێتەوە خۆشبەختانە توانرا لە ساڵی ڕابردوو وەکو مشتێک بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕین ئەو مەرزە بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ هاتوچۆی گەشتیاری بکرێتەوە و تاوەکو ئێستا پرۆسەکە زۆر بەباشی دەڕواوە هاوتا لەگەڵ بڕیاری کردنەوەی هاتوچۆی گەشتیاری و خەڵک لە مەرزی کێلێ کۆمەڵک پرۆژەی خزمەت گوزاریش بۆ ئەو مەرزە کەوتە بواری جێبەجێکردن. دەتوانم بڵێم بەهۆی هاتنی وەرزی سەرما و زستانەوە کە بەشێک لە پرۆژەکان سستیان پێوە بوو بەڵام بەشی هەرە زۆری ئەو پرۆژانە لە خۆناغی کۆتاییدان و بە تەواوکردنی ئەو پرۆژانە خزمەتێکی باشی هەم گەشتیاران هەم بازرگانانی دەڤەری ڕاپەڕین دەکاوە دەبێتە هۆکارێک بۆ زیادبوونی جموجۆڵی بازرگانی لەو سنوورەدا و بە شێوەیەکی بەردەوام لە ڕێی بەشێک لە وەزیرە بەڕێزەکان لە حکوومەتی فێدرالی عێراق ئەوەی من ئاگادارم هەم سەرۆک بافەڵ و هەم بەڕێز کاکوبار تاڵەبانی ڕای سپاردوون کە کار لەسەر ئەوە بکەن لە ڕێی حکوومەتی فێدرالی عێراقەوە کە بە زووی کارەکانی بە فەرمی ناساندنی مەرزی کێلێ لەلایەن حکوومەتی عێراقیشەوە بناسێنرێت و هەموو ئەو پارە و ئەو پرۆژە و بودجەی کە لە ساڵی ڕابردوو لەسەر فەرمانی بەڕێزیان بۆ ئەو مەرزە تەرخان کراوە و بۆ ئەوەی کە هەموو مستەلزەماتێکی مەرزی نێودەوڵەتی لە مەرزەکەدا هەبێەوە لە هەر کاتێکدا حکوومەتی عێراق بڕیار بە فەرمی ناساندنی بدات هیچ ئاستەنگ و هیچ کەم و کوڕێک لەو مەرزەدا نەبێت. بۆیە دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی لە ساڵی ڕابردوو جموجۆڵی بازرگانی زیادی کردووە لەو مەرزەدا و کارئاسانیەکی زۆریشی کردووە بۆ هەموو ئەو خەڵکانێک کە لە ساڵانی ڕابردوو بۆ هاتوچۆکردنیان بۆ کۆماری ئیسلامی ئێران پێویست بۆ کە ڕێگایەکی دوور ببڕن هەم لە ڕێگەی مەرزی حاجۆمەرانەوە یاخود مەرزەکانی تر هاتوچۆیان دەکرد ئێستا بە شێوەیەکی ئاسان لە ڕێگەی مەرزی کێلێ و دەتوانن هاتوچۆ بکەن و ئەوە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە کارئاسانی زۆر و جێگەی دڵخۆشی خەڵکیشە بە شێوەیەکی گشتی. بۆیە ئومێد دەکەین کە لەو ساڵدا و بە تایبەتی لە چەند مانگی ئایندەدا هەموو ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمی مەرزەکەدا هەیە بە پشتیوانی سەرۆک بافڵ و بە پشتیوانی بەڕێز کاکوبار تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەو بەڕێزانێک کە لە بەغدان هەموو ئەو ئاستەنگانی کە لە بەردەمی مەرزی کێلێ هەیە بۆ کۆتاییان بهێنین و بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی عێراق فێدرالیشەوە بناسێنرێت. دیارە ئێستا هەموو ئەو پێویستیانێک کە لە مەرزێکی نێودەوڵەتیدا هەیە لە کێلەشدا هەیە و هاتوچۆی گەشتیاری هەیە و هاتوچۆی بازرگانیش هەیە بەڵام لە بە فەرمی ناسانەکەی بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە هەم کاتی هاتوچۆی گەشتیاری زیاد بکرێت ئێستا کاتەکەی چەند سەعاتێکە و لەگەڵیشیدا جموجۆڵی بازرگانی زیاد بکرێت بە تایبەتی بۆ ئەوەی کە بتوانرێت باری ترانزیتیش لەو مەرزەوە داخڵ ببێ بۆی ئومێد دەکەین کە لەگەڵ بە ڕسمی ناساندنی مەرزەکە ژووی لەگەڵیشیدا کۆمەڵە گرفتی دیکە لە بەردەمی مەرزەکەدا هەیە کە کاری جدیان لەگەڵ لەسەرکراوە بە تایبەتی لە ڕێی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە ئیش بە تایبەتی چاکردنی ڕێگەکەیەکی کە وەکو خۆناغی یەکەم لە کێلەوە بۆ دارشمانە ڕێگەیەکی زۆر باشی بۆ دروستکرا لە ساڵانی ڕابردوو بەڵام لەم ساڵدا
وەکو قۆناغی دووەم لە دارشمانەوە بۆ قەڵاتزێک ڕێگەکە زۆر خراپە و بودجێ پێویستی بۆ تەرخان کراوە و ئیعلان کراوە دراوە بە بەڵێندەریش ئومێد دەکەین کە لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی سەرما و باران ئەو پرۆژەیە دەست پێ بکەوە خزمەتی خەڵکی پشدەر و دەفەری ڕاپەڕین و هەرێمی کوردستانی بەشێوەی گشت. کاکی وا من سپاسی جەناب دەکەم، سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس گفتوگۆکەمان لەگەڵ کاک لوقمانوەردی بەردەوامە بێ. کاک لوقمان بەڕێزت باست کرد کە زۆرترین کەمەندامی سەنگەر تێکۆشەری دێرین پێشمەرگا گەنج ڕێخستنی نهێنی ڕێخستن و چەند ڕۆژێک دەچینە ناو یادی ڕاپەڕینی خەڵکی کوردستانیش کە دەست پێک لە شاری ڕانیە بووە. هەست ناکەن بەشێک لەو جەماوەرە دوورکەوتۆتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام دڵی لا یەکێتیە چۆن هەوڵەدەن ئاشکردنەوەیەکی گشتی ڕابگەێنن بەوەی کە یەکێتی بۆ هەمووان بێ لەو دەفەرە استراتیژی و دڵسۆزەی کوردستان. کاک زانا خۆت ئاماژەت بەوە کرد کە دەبەری ڕاپەڕین کە دەبەری پشتگوێن بیتوێن و بەشێکی خۆشناوەتی و دۆڵی شاورە ئەگرێتەوە کەمە و بەشێکی لەبەری مەرگە و بناری کۆسرەت کەمە دەبەرێکی گرینگە لە خەبات و تێکۆشاندا ئەم دەبەرە قوربانیەکی هێزگار زۆری داوە جگەلەوەی کە ئەمە ئازانین پشدەر ناوەندی سەرکردایەتی شۆڕشی نوێی گەلەکەمان بووە بارگای سەرکردایەتی شۆڕشی نوێ و سەرۆک مامزەلال لە دەبەری پشدەر بووە و ئەمە ڕاپەڕین چەخماقی ڕاپەڕین لەم دەبەرە لێدراوەوە لەم دەبەرە مژدەی ئازادی بە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان درا. بۆیە ئەمە ئەرچێکی گەورە ئەخاتە سەر دام و دەستگاکانی حکوومەت کە ئەبوایە جیاوازتر لە دەبەرەکانی تر ئاور لەم دەبەرە دراباوە. وێڕای ئەوەی کە ئێمە ئەزانین سنووری قەزای پشدەر بە تەواوەتی لە سەر دەستی ڕژێمی ڕابردوودا تەخت و وێران کراوە کە ئەمە پێویستی بە زیاتر ئاوڕ لێدانە و دەستی ئاوەدانی بۆ ئەم ناوچەیە درێژ کرابە. بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ئەو جیاکاریەی کە لە پێشکەشکردنی پرۆژێ خزمەتگوزاری لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوکراوە، بەهۆی ئەو گەمارە ناوەڕەوە ئابوووریەی کە خراوەتە سەر ئەم دەبەرە و بەهۆی ئەو جیاکاریەی کە کراوە لە نێوان شار و شارۆچکەکاندا کە عەدالەت لە دابەشکردنی داهات نەبووە، ئەمە وای کردووە لاستی پێویست خزمەت بەم ناوچەیە نەکرێت. بەڵام هاوڵاتیانی خۆشەویستی ئەم دەبەرە کە جێپەنجەیان لە شۆڕشی نوێی گەرەکەمان بەڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دراوە. ئەتوانم بڵێم زۆرترین دۆست و هاوڕێ و ڕەفیقەکانی سەرۆک مامزەلال کەوتونەتە ئەم دەڤەرە هەموو یادگاری و بیرەوەریەکانی شۆڕشی نوێی گەلەکەمان لەم دەڤەرە تۆمار کراوە. ئەمە ئومێد ئەداتە خەڵکی ئەم دەبەرەوە ئەم جەماوەری خۆشەویستی ئەم دەبەرە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناومێد نین و بەتایبەت ئومێدێکی هێزگار زۆر بە هەنگاوە سیاسیەکانی سەرۆک بافڵ هەیە. جەماوەر متمانەی تەواویان بە هەنگاوە سیاسەکانی سەرۆک بافڵ هەیە کە بتوانن لە سایی ئەو بڕیارە بوێرانە و دلێرانەی کە لەلایەن سەرۆک بافڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دراوە زیاتر لە ڕۆژانی داهاتوو زیاتر دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری پێشکەشی ئەم ناوچەیە بکرێ. بۆیە ئێمە کە نزیکە بینەوە لە یادی ڕاپەڕیندا وێڕای ئەوەی کەوا بە نیگەرانیەوە ئەڕوانینەوەی کە لە ئاستی پێویستدا خزمەتی ئەم دەڤەرە نەکراوی و کۆمەڵێک پرۆژە بە تەواو نەکراوی ماونەتەوە لە هەمان کاتدا مژدەی ئەوە دەینە هاوڵاتیانی ئەم دەڤەرە خۆشەویستە کە سەرۆک بافڵ خۆی لە نزیکەوە چاودێری دەڤەرەکە کاقوبات لە نزیکەوە ڕۆژانە لەگەڵ ئێمەمانان تەماس و سوپەیوەندی هەیە بۆ ئەوی بتوانین هەموو ئەو بربەستانەی لە بەردەم ئەم پرۆژانە داهەنە لاب بین و هەوڵدەین زۆرترین خزمەتگوزاری پێشکەشیەکەین. کازانە تۆ لەگەڵ کاکی وا باسی مەرزی چێلێت کرد. مەرزی چێلێ ئەتوانم بڵێم مەدەتێکە لەم دەبەرە کراوەتەوە تاکو ئێستا ئاستی داهات لەم مەرزەرە جموجۆڵی بازرگانی لەم مەرزە لەو ئاستەدا نەبووە کە ئەم دەڤەرە بتوانرێ لە سایی داهاتەکانی ئەم مەرزە بتوانێت خزمەتگوزاری زیاتر پێشکەشی ئەم بکرێت چونکە جموجۆڵە بازرگانیەکانی سنووردارە و بەشێکی زۆری جموجۆڵە بازرگانەکان بەشێکی ئاسانکاری زیاتر لە مەرزەکانی تر کرایەوە بەشێکی بەوەی سەختی ناوچەکە و هاتنی وەرزی سەرما ڕەنگە ئەمە کاریگەری لەسەر جموجۆڵی بازرگانی کرابی وێڕایەوە کە مەرزەکە تاکو ئێستاش لەیان دەوڵەتی عێراقەوە بە فەرمی نەبووتە مەرزێکی فەرمی. بۆیە هاوزەمان لەگەڵەوەی کەوا ئیدارە لە ڕێگای خۆیەوە ئێمەش لە ڕێگای پەیوەندی حیزبیەکان و فشارە حیزبەکانمان هەموو هەوڵێکمان خستۆتە گەر بۆ ئەوەی کەوا هەوڵدێ مەرزی چێلێ بکرێتە مەرزێکی فەرمی نێو دەوڵەتی
بۆیە توانرێت لە سایزم و زۆڵە بازرگانیەکانی ئەم مەرزە هەم هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین بتوانن سوودمەند بن لە کار و کاسبی و جم و جۆڵی بازرگانی و دەستکردنی فرسەتی کار هەم داهاتەکەشی ببێتە هاندەرێک یان سەرچاوەیەک بۆ ئەوی بتوانرێ لانی کەم بەشێکی زۆری پرۆژەکانی خزمەتگوزاری لەم دەڤەرە تەواو بکرێن و باشتر پرۆژەی خزمەتگوزاری پێشێش بکرێت بۆیە ئێمە لەگەڵ هەواڵەکانمان بە بەردەوامی لە هەماهنج و هاوکاری داینەوە پەیوەندیەکی باش لەگەڵ جەماوەر لەگەڵ تێکۆشەرەکانمان لەم دەڤەرە لە پەیوەندیەکی باش داینەوە بۆ ئەوەی بە هەموو لایەکمان هەماهنگ و هاوکار بین بتوانین وەڵام دەرەوەیەکی ڕاستەقینەی داوا و داخوازیەکانی خەڵکی تێکۆشەری دەڤەری ڕاپەڕین بین. باشە کاک لوقمان ڕێژەیەکی زۆری گەنج وەک باقی ناوچەکانی تری کوردستان بەڵام لەو ناوچەی زۆر بەرچاوتر ناوچەکە یان هەرێمی کوردستان جێ دێڵە ڕۆ وڵاتانی ئەوروپا تا چەند هەوڵەدە لەگەڵ کەرتی تایبەت یان پاڵپشتی حکوومەت بکەن بۆی کەرتی تایبەت هەوڵدا یان لە ڕێگەی یەکێتی خۆی پلانێکی هەبێ بۆی بتوانرێ گەنج بخاتە سەرکار وە گەنج بێ ئیش نەبێ و ئەو ناوچەیە جێ نەهێڵدرێ بە تایبەتی کە وزەیەکی گەورە وزێ تاقە وزەیەکی گەورە لە ناوچەکەدا بەگشتی لە ڕاپەڕین هەیە ینی مەبەستم لێرە چڕکەمەوە کە پەیامت بۆ گەنجان چییە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا بەشێکی ژمارەیەکی ئەجگاری زۆر گەنجان و لاوان لە سنووری دەڤەری ڕاپەڕین ڕۆیان کردوتە هەندەران ئەمەش ڕەنگە کاریگەری بێکاری بوو بێ بەڵام ئێمە تاکی دەکەینەوە کە لەگەڵ دەست بەکاربوونمان بەڵێنمان داوە کە ئەو پەڕی ئاسانکاری بۆ هەر بەڵێن دەرێک بکەین بۆ هەر مستەسمیرێک بکەین کە بیەوێ پرۆژەیەک لە دەڤەری ڕاپەڕین پێشکەش بکات دابمەزرێ کارگەیەک پرۆژەیەکی گەورە کە ببێتە مای ڕەخساندنی فرسەتی کار بۆ گەنجان و لاوان ئەم دەڤەرە دەڤەرێکی دەوڵەمەندە ئەم دەڤەرە خاوەن سەرمایەکی گەورەیە هەم لە ڕووی سەرمایی مرۆیی هەم لە ڕووی خاچێکی بەپیت و هەم هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە بۆ گەشت و گوزار بۆ کوشت و کاڵ و خاوەنی کانگا و مەعادنێکی یەجگار زۆرە ئەتواندرێ سوودی لێ بیندرێ هاوزەمان لەگەڵەوە بەداخەوە لە ساڵانی ڕابردوشدا خۆتەنزانی بە حکومی ناوچەیەکی سنووری بووە هەندێک جار مەشاکلی لابەلا بۆ ئەم دەڤەرە دروستکراوە بەڵام ئێمە هەموو هەوڵێکمانداوە بۆی ئارامی و ئۆقرەیی و ئەمنیەتی ناوچەکە لە سایی دام و دەستگاکانی ئەمنی و هێزی پێشمەرگی کوردستان بە باشی ئیستقرارەتی ئەمنی لەم دەڤەرە هەیە بۆیە دڵنیایی ئەدەینە هەموو سەرمایەداران کە ئەوانەی هانیان ئەدەین کار ئاسانیان بۆ ئەکە هەم لەلایەن حیزب هەم لەلایەن دام و دەستگای داریەکان بۆی بتوانێت سەرمایەکانیان لەم دەڤەرە بخەنەگەر بۆی بتوانین فرسەتی کار بۆ گەنجان و لاوانمان دەستە بەر بکەین پەیاممان بۆ گەنجانوەیە ئەم دەڤەرە دەڤەرێکی گرنگە دەڤەرێکی دەوڵەمەندە و فرسەتی کارکردن لەم دەڤەرە دەستەبەرە بێ بۆی هەمومان هەوڵ بدەین دەڤەرەکەم و ناوچەکەمان خۆش بوێ خزمەتی بکەین ئەمەش بەوە ئەکرێکە کە بە پێشکەشکردنی پرۆژە بە پێشکەشکردنی بیر و بۆچوونەکانیان و ئێمە لە بارەگا و دام و دەستگاکانی حیزب ڕۆژانە بە بەردەوامی پێشوازی لە هەموو ئەو خۆشەویستی و ئەو گەنجانە ئەەکەین کە بیرۆکەیەک پرۆژەیەکیان وێ بۆی هەم هاانیان بدەین هەم پشتیوانیان بکەین هەم کاراسانیان بۆ بکەین بۆی بتوانین فرسەتی کارکردنیان لەم دەڤەرە دەستکەوێ بۆی هەموو لایەکمان بتوانین وڵاتی خۆمان نیشتیمانی خۆمان خۆش بوێ تا تۆ سەفەری دەرەوەنەکەی تا وڵاتی غەریبی نەبینی قیمەتی وڵات و نیشتیمان و خاک و ئاوی وڵاتەکەی خۆت نازانی بۆیە هانی هەموو ئەو گەنجە خۆشەویستانە ئەدەین کە ئەوانەی ڕێگای هات و نەهاتی دەرەوەی هەندەران هەڵبژێرن لە زیاتی ئەوە بێن خزمەتی وڵاتەکەی خۆیان نیشتیمانەکەی خۆیان بکەین ئێمە لە دام و دەستگاکانی حیزبی و دڵنیام دام و دەستگا و فەرمانگەکانی حکومیش ئەو پەڕی ئاسانکاری و پشتیوانیانەکەین بۆی بتوانن فرسەتی کاریان دەستکەوێت. بەڵێ کاک لوقمان لە ژێر ڕۆشنایی لە ژێر ڕۆشنایی پاڵپشتەکانی کاک بافڵ بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ ئێوەکو حەزب چی بە خەڵکی دەڤەری ڕاپەڕینەڵێیت لە ئایندەدا کە بتوانن دەست لە ناو دەست نەعەدالەتی نەبێ مەحسوبیەت نەبێ منسوبیەت نەبێ و بتوانرێ خزمەتی کۆچین و توێژەکان بکرێت تەنانە دەوانەی کە یەکێتیش نین. ئێمە پەیامی جەنابی سەرۆک بافڵ بۆ ئێمە ئەوە بووە کە هەوڵ بڵین تەبایی یەکریزی تەبایی نێوان خەڵکو و هەروە یەکریزیش نێوان هێزە سیاسیەکان لەم دەبەرە بپارێزین و هەوڵ دەین بەبێت جیاوازی باشترین خزمەت پێشکەش بکەین بۆیە ئێمە هەوڵماندایە لەژێر ڕۆشنایی ڕاستپاردەکانی جەنابی سەرۆک بافڵ هەوڵ دەین هەم پەیوەندیەکی باشمان لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی خەڵک کۆمەڵانی خەڵک لە دەبەرەکە هەبێ
و لەگەڵ هێزە سیاسەکان و دام و دەستگاحەکانی حکوومەت بە هەمان شێوە پاڵپشت و پشتیوانیان بکەین بۆی بتوانین باشترین خزمەت گوزاری بکەین و پەیامی سەرۆک بافڵ بۆ دەڤەری پشدەر و بتوێنەوە بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەڤەری پشدەر و بتوێن دوانەیەشی لە یەک زیانەکراوەن و پشدەر و بتوێن باسچی بەهێز و لەشکان نەهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاوی بایەخی نەفەسی ڕۆژانی سەرهەڵدانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان کە پشتیوانیەکی هەرە بەهێز باڵێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵگیرسانەوەی شۆڕش دەڤەری ڕاپەڕین و پشدەر و بیتوێن بووە بە هەمان نەفەس لە ئایندەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەهەمیەتی ئەم ناوچەیە زیاتر لەبەرچاوەگرێ و ئەو پەڕی تواناکانی خۆی لە دام و دەستگاکانی حیزبی و لە نوێنەرانمان لە دام و دەستگاکانی حکوومەت ڕائەسپێرین بۆ ئەوی هەوڵدەین ئاشتەوایی لەگەڵ خەڵک دەستی ئاشتەوایی درێژ بکەین و هەوڵدەین خۆمان بە خزمەتکاری خەڵکی تێکۆشەری خۆشەویستی دەڤەری ڕاپەڕین بزانین و لەسەر ئەم وەسیەتەی سەرۆک بافڵ ئەم ڕێنماییانەی سەرۆک بافڵ ئێمە ڕۆژانە درێژە بە کاروبارەکانی خۆمانە دەین و هەوڵە دەین باشترین پەیوەندیمان هەبێ لەگەڵ خەڵکو و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت و بێگومان هانی حیزبە سیاسیەکانی شەدەین کە ئەبێ ئەهەمیەتی دەڤەری ڕاپەڕین لە بەرچاو بگرن و هەمومان بەیەکەوە بۆ باشترین خزمەت گوزاری پێشەشی دەڤەری خۆشەویستی ڕاپەڕین بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی لە پسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەڕانیەوە لەگەڵمان بۆ سپاس بۆ بەڕێز هیوا قەرەنی عەبدوڵڵا سەرپەرشتیاری دایرە ڕاپەڕین کە بەڕێزیشیان لە ڕانیەوە لەگەڵمان بوو. لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن خاتان.